وڵای کۆتا تەوەری بەرنامە گفتوگۆ دەکەین هەڵەتا باس لەم پەتاوەرزی دەکەین کە لە هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە بە جۆرێک لە ینی لەنێو ماڵەکاندا هاوڵاتیەک یا کەسێکەیە کە ئەم پەتایی گرت بێت جا بەشێک لە هاوڵاتیان باسەوە دەکەن کە ئەم پەتای هێندە نیشانەکانی خورسێندە بە خورسی دەیگرن هاوشێوەی کۆرۆنای. جا تایبەت بم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین و ئەم پەتایە لەسەر کێ مەترسیە و پێویستە چۆن خۆپارێزی بکەین بۆ ڕێگریکردن توشبوون لە پەتای وەرزی. تایبەت بم بابەتە زۆر بەڕێز دکتۆر هەرێمستار پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی لە سوودی بەیانی کورسات نیوزەوە لەگەڵمانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. زۆر بەخێر بێت دکتۆر بانی باش. دکتۆر ئێستا چتا هەر ماڵێک کەسێکی تیا ئەم پەتایی گرت بێت جا بە جۆرێک باستەوە دەکرێن نیشانەکانی زۆر قورسە لە پەتایەکی ئاسایی ناچێت ینی نیشانی کۆرۆنای هەیە ڕوونکردنەوەی بەڕێستان لەسەر ئەم وتەیە چییە؟ ڕاستێکی مەسلەی بڵاوبوونەوەی پەتا هەموو ساڵێک لە سەرەتای وەرزی پاییزەوە ڕوبەڕووی ئەبینەوە. ئەم ساڵژ وەکو هەموو ساڵێک تر ئەم پەتایە تا ڕادەیەکی زۆر بڵاوە. هەڵبەت بابەتی ئەوەی کە ئایا حاڵەتەکە کۆرۆنا یان نا ئێمە هەردوو جۆرەکەمان هەیە. بەڵام بابەت بڵێن ڕێژەی کۆرۆناکە زۆر کەمە و زۆربەی کات نیشانەکانیان لە یەک ئەچێت ئەوەی کە با بڵێن نەخۆشەکە هەستی پێکات زۆر کات تایەکی قورسە لەرزە جانشەیەکی زۆرە ئاراکردنەوەی سەرێشەیە کەمی خواردنە ئەمە تا ڕادەیەکی زۆر لە پەتا ڤایرۆسیەکانە بڵاوە. بەس خۆشبەختانە بەشێکی زۆری نەخۆشەکان گرفتی سیەکانیان نییە کە ئێمە هەموو کات ترسمان لەوە هەیە کە کاریگەری بکاتە سەر ئاستی توانای سیەکان کە ئەمە یەکێکە لەو مەترسیانی کە بەدەر لەوەی کە زۆر کات ڕەنگە با بڵێن ماکی و پاشهاتی خراپ بەجێ بێڵە لەسەر نەخۆشەکە وەکو لە حاڵەتی کۆرۆنا بینیمان ومانەوەی نەخۆش لە نەخۆشخانە زیاکات. بەڵام خۆشبەختانە ئەو ڕێژەیە کەمە زیاتر نیشانە گشتەکانە کە چەند ڕۆژێکە خایانێت و دواتر باشە بێت. کاتە دکتۆر لێسەدا دیارترین ئەو ماکو نیشانە گشتیانی کە نەخۆشەکان تووشی دەبن یاخۆ پێناسرێنەوە کامانن کە نەخۆشەکان دیاری ئاات. بڕێژەیەکی زۆر قورگێشە تا لەرز ئاراکردنەوە سەرێشە جانێشە ئەمە لە نیشانە سەرەکیەکانە کە ڕێژەیەکی زۆر لە نەخۆشەکان ئەم حاڵەتیان هەیە. بەشێکیان گرفتی کۆکەیان هەیە و زیاتر کۆکەی وشکە هەڵبەت و هەندێک کات ئەم کۆکەیە لە دوای چاگونەوەی ڤایرۆسەکە لە دوای ئەوەی کە ڤایرۆسەکە چالاکی نامێنێت ڕەنگە بۆ ماوەی هەفتە دوو هەفتە تا زیاتریش نەخۆشەکە هەست بە کۆکە بکات. بەڵام ئەمە ئەچێتە بابی ئێمە زیاتر وەکۆڵێ ناوزەند دەکرێت بە هەستیاربوونی ڕێڕەوی هەناسە دوای توشبوون بە پەتا مەرج نییە کە ئەمە مانەوەی ڤایرۆسەکە بێت هەڵبەت چارەسەری پێویستیش هەیە بۆ حاڵەتە. باشە بە شێوەیەکی گشتی دکتۆر ئەوەی وەکو پسپۆڕێک کە بەر نەخۆشەکان کەوتبێتی لە ئێستادا دەکرێت بڵێ حاڵەتەکە لە زۆربووندا یان بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ هاتنی وەرزی سارد و سەرمادا ئەگەر ڕوبەڕووی ئەو حاڵەتش ببیتەوانەیە و بەڕێژێکی زۆریش بێ ئاساییە دەکرێت بڵێ توشبوون بەو ڕادەیە کە مەترسی لەسەرە؟ ڕاستێکی وەکو ژماری نەخۆشەکان هەڵبەت زۆرە. ئێمە ئەوەندی کە بەرکەوتنمان هەبێت زیاتر ئەوانن کە دێنە لامان چ وەکو نەخۆشخانەکان بێ یان وەکو کلینیکی تایبەت بێت و دڵنیاین کە ئەم ڕێژەیە خۆی زیاترە چونکە بەشێکی نەخۆشەکان ڕەنگە چارەسەر لە ماڵەوە وەربگرن. ئەمەش تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵێن ئاساییە بۆ بڵاوبوونەوەی پەتا ڤایرۆسیەکان چونکە پەتا ڤایرۆسیەکان ڕادەی خێرایی بڵاوبوونەوەیان زۆرە. پەیوەندی بە هەندێک حاڵەتی شەوەیە بەڕاستی کە ئێمە زۆر کات جەختی لەسەرەکەینەوە ئەویش ئەوەیە کە لە سەرەتای وەرزی پاییزدا ئەو کاتانی کە کوتانی ئەنفلۆنزا بەردەست ئەبێت وا باشترە لانی کەم ئەو کەسانی کە مەترسیان زۆر لەسرە ئەم کوتانە بکەن بۆ ئەوەی کە بە دوور بن لە پەتاکە یان ئەو کاتی کە پەتاکە ئەگرن بە شێوەیەکی قورس نەیگرن. هەڵبەت ئەمەش کاریگەریە بێ لەسەر کەمکردنەوەی پەتاکە و بڵاوبوونەوەی. دکتۆر دامەنەکە گۆڕینی وەرزەکانە ئەم پەتاوەرزیانە بڵاو دەبێتەوە نەخۆش یاخود کەسانی ئاسایی تووشی دەبن بەڵام بۆ ئەم ساڵ زارە دووسێ جار ئەم پەتایە بڵاو بۆتەوە هەر لە هەر مانگێکدا جارێک بڵاو دەبێتەوە کۆمەڵێک خەڵک دەیگرێت و دواتر تا
هەیە هەفتەیەک هەیە دەڕۆژەیە 2 هەفتە پەتاکەی لێ نابێتەوە بۆچی ئەم ساڵ ڕێژەی بڵاوبوونەی پەتاکە بۆ 2 جار زیادی کردووە پەتاکە لە سەرەتاوە توانین بڵێن پێشوەرزی پاییزیش خەڵکانێکی زۆر ئەم خەڵەتیان گرت بەڵام زیاتر ئەوەی کە ئەیبینین لە سەرەتای وەرزی پاییزەوە تا ڕادەیەک زۆر بووە بەتایبەت لەم 1-2 مانگەیە خەڵکێکی زۆر هەڵبەت تووشی ئەم پەتایە بوون ئەمەش سیفەتی ڤایرۆسەکەیە خۆی لەم وەرزەیە زیاتر بڵاوە بێتەوە وەسیفەتی گۆڕینی هەیە ساڵانە زۆر کات پەتاکان ڤایرۆسەکان خۆیان ئەگۆڕن بۆیە ئەو کەسانە ڕەنگە بەرکەوتنیان هەبوو بێ پێشتر بەڵام توش ببنەوە هەندێک جاریش تێکەڵیەک هەیە لە با بڵێن دیاریکردنی نەخۆشەکە بەتایبەت لای نەخۆشەکان زۆر کات مانەوەی وەکو باسم کرد هەندێک نیشانە وەکو کۆکە ڕەنگە گیانێشە یان کەمی خواردن وان ناوزەند بکرێت کە جارێکی تر پەتاکەی توش بۆتەوە بەڵام کاتێک کە پشکنینی بۆ بکەین ئەبینین کە هیچ حاڵەتێکی بەرزبوونەوەی ڕێژەی هەوکردن لە لەشیان نییە زیاتر بابەتەکە هەستیاریە و بڵاوبوونەوەی زۆری پەتاکەش هەڵبەت ئەم ساڵ پەیوەندی بە جۆری ڤایرۆسەکەەوە هەیە کە ڕادی تەشەنەکردن و گواستنەوەی خێرایە و ئەکرێ بڵێن پەیوەندیشی بە هۆشیاری خەڵکەوە هەیە چونکە زۆر کاتە بینین ئەو کەسانی کە پەتاکەیان هەیە کە پرسیاریان لێکرێت لە ڕووی کوتانەوە خۆپارێزیەوە تێکەڵنەکردنی قەرەباڵغیەوە ئەبینین کە تا ڕادەیەکی زۆر پامەندی ئەو ڕێنمایانە نەبوون ئەمەش چاوەڕوانکراوە لە کاتێکە کە ئەم ڕێکارانە نەگرینە بەر هەڵبەت ڕێژەی بڵاوبوونەوەی پەتاکە زیاتر بێت. باشە دکتۆر هەڵبەتە باس لەوە دەکرێت کە بۆ نمونە ڤایرۆسەکان بە جۆرێک لە گۆڕانکاریدان ڕەنگە ئەم ڤایرۆسی ئەم ساڵکە ئیپەتا بێت بە بەراورد بە ڤایرۆسی ساڵێکی تر و ساڵێکی تر گۆڕانکاری تێدا بەسەردا بێت هیچ توێژینەوەیەک لە جیهان هیچ توێژینەوەیەک لە هەرێمی کوردستان بوونی هەیە کە ئەم ڤایرۆسانەی کە بۆ پەتای وەرزی بوونیان هەیە بە جۆرێک لە جۆرەکان یا ساڵ لە دوای ساڵ قورستر بێت یاخود با بڵێن ڤایرۆسەکەی ئەم ساڵ ڤایرۆسێکی قورسترە و با بڵێن بە جۆرێک لە جوگان کاریگەری نێرێنی زیاتر لەسەر تەندروستی هاوڵاتی دروست دەکات؟ ڕاستەکەی توێژینەوەی ورد لەو بابەتە ناکرێت ئەمەش هەڵبەت پەیوەندی بەوە هەیە کە بڵاوبوونەوەی پەتاکان بۆ ئێمە و کوردیتۆر چاوەڕۆکراوە وە گۆڕینی سیفەتی ڤایرۆسەکان حاڵەتێکی تاڕادەیەک بڵین دڕووی سروشتی ڤایرۆسەکان و ئاساییە بۆیە ئەبینین کە ساڵانە هەڵبەت جۆری تازی ڤایرۆسەکە یان ئەوە تا زۆر کات مەرج نییە ڤایرۆسێکی تازە بێت هەر ڤایرۆسەکە سیفەتی خۆی ئەگۆڕێت ئەمە ژواکات کە ڕادی توشبوونەکە زیاتر بێت ئەوەی کە ئێمە ئەم ساڵی بینین مەرج نییە بڵێن قورسترە بەڕاستی چونکە وەکو باسم کرد نیشانە سەرەکیەکان نیشانە گشتیەکانی ڕاستە قورسە نەخۆشەکان بێزارەکە زۆجار ناچارە نەکا کە پەنابەرنەبەر وەگرنی چارەسەر و سەردانکردنی نەخۆشخانەکان بەڵام بەڕادەیەکی زۆر زۆر باش خۆشبەختانە مەسەلی ڕێژەی وەکو ئەڵێن پەکەوتن و مردنمان زۆر زۆر کەمە مەگەر هەندێک حاڵەتی تایبەت نەبێت هەندێک نەخۆش نەبێت کە تەندروستیان باش نییە خۆیان تەمەنیان زۆرە گرفتەکانی نەخۆشی شەکرە و پەکەوتنی گورچیلە و دڵ و یان ئەوە تا نەخۆشی شێرپەنجە لەژێر چارەسەری دابەزینی مەناعیان بەڕاستی ئەمانە هەڵبەت ئەبێت خوێندنەوەی تایبەتیان بۆ بکرێت وا باشترە هەم خۆیان هەم ئەو کەسانی کە لە دەوروبەریان ئەژین پێش بڵاوبوونەوەی پەتاکان لەو کاتانی کە کوتان بەردەستە کوتان بکەن بۆ ئەوەی کە توش نەبن یان لانی کەم سوکتر بیگرن هەڵبەت بۆ ئێمە نیشانە سەرەکیەکان تا ڕادەیەک جێ مەترسی نییە ئەگەر هاتوو بە پێی پشکنینەکان وەکووتمان مەسلەی توانای کارکردنی سیەکان باش بێت بێ بە حاڵەتێکی تێپەڕ و ڕەنگە بەپی ڤایرۆسەکە 5 ڕۆژ 7 ڕۆژێ بخایەنێت و دواتر نەخۆشەکە چاک بێتەوە لەم وەرزایە کە لە کاتی سەرمایە کۆرۆنا زیاد دەکات دکتۆر ئەم دوو نەخۆشی پێکەوە لە نەخۆشەکە دەردەکەوێت هەم لێک کاتەم کۆرۆناش و ڤایرۆسەکەش بگرێت هاتنی ئەم ڤایرۆسە مەترسی لەسەر توشبوون بە کۆرۆنا زیاتر ناکات هەڵبەت ڕادەیە کەمە شتێکی نادرە کاتێکە نەخۆشێک لە هەمان کاتە 2 ڤایرۆس بگرێت ئێمە وەکو مەسلەی
ئەوەی کە ئایا ئەبێتە هۆی ئەوەی کە ڤایرۆسێکی تر بگرێت مەرج نییە، چونکە هەر ڤایرۆسە و سیفەتی خۆی هەیە و هەر ڤایرۆسە و ئەگەری بەرکەوتنەکەش بە پێی نەخۆشەکە جیاوازە. ئەوەی کە ئێستا هەیە زۆربەی زۆر ینی زۆرینەی زۆری بەڕاستی توانین بڵێن زۆرینەی ڕەهای زیاتر پەتا وەرزیەکەیە. حاڵەتی کۆرۆناکە زۆر کەمە و ئەگاتە ئاستێک بەڕاستی زۆر کات ڕەنگە ئێمە زیاتر لە ڕێی نیشانە و قورسی حاڵەتەکە و پشتینی بۆ بکەین. بەرج نییە هەموو نەخۆشێک بنێرین بۆ پشکنین، بە تایبەت ئەو کاتانی کە ئەبینین تەندروستی نەخۆشەکە باشە، پشکینەکانی سەرەتایەکانی باشە. ئەگەر پێویستی کرد بۆ نمونە پشکنینی تیشکی بۆ بکەین ببینین کە هیچ گرفتێکی قورسی نییە. زۆربەی کات هەموو ڤایرۆسەکان وەکو یەک چارەسەرەکەین، مەگە لە حاڵەتێکە وەکو باسم کرد یەکێک لە پشکنینەکان پێمان بڵێت کە ڕادی توژبوونەکە قورسە، ئەو کاتە ڕەنگە نەخۆشەکە پشکنینی وتری بۆ بکرێت و چارەسەرەکانی تا ڕادەیەک بۆ بگۆڕێت. باشە دکتۆر، زۆر جار هاوڵاتیەکە ئەم پەتایە دەگرێت دەچێتە لای دەرمانخانەیەک بەبێ پشکنین بەبێ ئەوەی کە دکتۆر ببینێ شروع بە دەرزیە ئەم بابەتانە وەردەگرێت. ئەمە دەکرێت بڵێ لە ڕووی تەندروستیەوە زیانی زیاتری پێناگەێنێت؟ بەدڵنیایی ئەو گرفتە لە وڵاتی ئێمە زۆرە و هۆکاری زۆرە بۆ ئەوەی کە چارەسەرەکان لە دەرەوەی نەخۆشخانەکان یان بڵێن لە ژێر ڕێنمایی پزیشکا وەرنەگیرێت. ئەمە چەند گرفتێکمان بۆ دروست دەکات. یەکەم ئەو جێگانی کە ڕوویتی ئەکرێت زۆربەی کات ئەو کەسانە شارەزاییکی تەواویان نییە بۆ ئەوی کە بزانن ئایا ئەم نەخۆشە لەوانەیە کە مەترسی هەیە یاخود هەروەکو ڤایرۆسێکی ئاسایی ئەتوانرێت چارەسەر وەربگرێت. یەکێ لەو خاڵانی کە زۆر گرنگە و هەموو کاتێکیش ئێمە جەختی لەسەرەکەینەوە بەڕاستی شەکە لە گرفتەکان تا ڕادێکی زۆر گرفتێکی جیهانی بەس بە تایبەت لە وڵاتانی ئێمە کە دەستکەوتنی دەرمان ئاسانە، زۆربەی کات بەبێ ڕەچەتە دەست ئەکەوێت. یەکێ لەو گرفتانە ئەوەیە بەکارهێنانی دەرمانی دژە بەکتریایەکان بۆ ئەم حاڵەتە زۆر بەکارهێنرێت. ئەمە بە دڵنیاییەوە سوودی نییە و زەرەری ئەبێ لەسەر تەندروستی خودی نەخۆشەکە و دواتر گرفتێکی زۆر گەورەتر دروست دەکات، ئەویش گرفتی سەرهەڵدانی بەرگری بەرامبەر ئەو جۆرە بەکتریای ئەو جۆرە دەرمانی دژە بەکتریایە کە ئەمە بەڕاستی لە دنیادا وەکو ئەوترێت ینی بووە بە هەواڵێکی گەرم. هەڵبەت بەداخەوە لە وڵاتانی با بڵێن تازە پێشکەوتوودا ئەم گرفتە زۆر گەورەترە چونکە داتانیە و دەستکەوتنی دەرمانەکان تا ڕادەیەکی زۆر بەبێ ڕەچەتەیە. بۆیە داوا لە خەڵکەکەی بەڕاستی کاتێک کە تووشی پەتایەکە بن بە دوور بن لە وەرگرتنی دەرمانی دژە بەکتریایەکان، چونکە سوودی نییە ئەمە یەک، دووهەم زەرەری بۆ خۆی و زەرەری بۆ کۆمەلگاکەش ئەبێت. دکتۆر دەرمان چەندێک چارەسەر بێت هەندێک جار هۆکار بە توژبوون بە نەخۆشی دیکە ئەو ڕێگە سروشتیانە کامانن کە خەڵکی بتوانن لە کات توژبوون بە پەتایە لەناو ماڵەکانی خۆیان دەوکو چارەسەریەک بەکاری بهێنن. ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕاستی. ئەکرێ بڵین لەوە دەست پێ بکەین کە چۆن وا بکەین کە توژبوون کەم بکەینەوە، ڕێگری بکەین و دواتر چارەسەرەکانی چۆن بەکاربێنین. هەڵبەت ئێمە چەند جارێک لە ڕێ ڕێنمایەکانەوە داوامان لە خەڵک کردووە کە بچن کوتانەکان بکەن بە تایبەت ئەو کەسانەی کە مەترسیان زیاتر لەسرە یان بەرکەوتنیان لەگەڵ ئەو خەڵکانە هەیە کە مەترسیان هەیە. بۆ نمونە کاتێکە من و تۆ لە ماڵەوە لەگە کەسێکە ئاژین کێشەی گوچیلەکانی هەیە، شەکرەی هەیە یان نەخۆشی شێرپەنجەی هەیە، ئەبێ ئێمە هۆکار بین بۆی کە ڕێگربین لەوەی کە ئەو ڤایرۆسە بگوازرێتەوە بۆ ئەو. ئەمە خاڵێکی زۆر گرنگە و دواتر کاتێک کە تووشی پەتا ڤایرۆسیەکان ئەبین مانەوە لە ماڵەوە وەرگرتنی پشوویەکی باش شلەمەنیەکان لەگەڵ هەندێک چارەسەری زۆر بەسیط بۆ نمونە کاتێک کەسێک تای هەیە ئازاری هەیە توانی ئازارشکێنی شوک و پاراستۆڵ بۆ نمونە بەکار بهێنرێت. ئەمانە زۆربەی زۆر کافیە بۆ ئەوی کە نەخۆشەکە هەم چاک بێتەوە و هەم تووشی ماکەکانی دواتریش نەبێت. پێویست بە وەرگرتنی کۆمەڵێک دەرمان ناکات کە ڕەنگە کێشەی زۆر گەورەمان بۆ دروستکە وەکو باسمان کە دژە بەکتریایەکان یان ئەو دەرزیانی کە ئێمە بە ستیرۆیدەکان ناوی ئەبین. ئەمە زۆر کات کێشەی تر بۆ نەخۆشەکە دروست دەکات چونکە بەڕاستی بەکارهێنانی ئەم دەرمانانە چەندێک لە جێی خۆیان بەسوودی هەیە زۆر کات گرفتی زۆر گەورەتر دروست دەکات. ئێمە لە کۆرۆنا ئەم حاڵەتەمان زۆر بینی کاتێک کە نەخۆشەکان
لە سەرەتای دەستیانە کرد بە وەرگرتنی ئەو دەرزیانی کە پێمانەوت زۆربەی کات ناو خەڵکان بە دێکسا بە ناوبانگە ئەمە بێجگەلەوەی کە خۆی واکات کە خاڵی بوونەوەی لە شپاگونەوەی لەش لە ڤایرۆسەکە دوا ئەخات هەندێک کات ئەبێتە گرفتی تروەکو مەسلەی کێشەی بەرزبوونەوەی شەکرە پەستانی خوێن گرفتی گەدا هەندێک کات بە تابەت لەو کەسانی بە تەمەنن ڕەنگە بێتە هۆی زیینوبوونەوەی نەخۆشیەک هەوکردنێکی کۆن وەکو نەخۆشی سیل کە چەند حاڵەتێکی وامان لە کاتی کۆڕۆنا بینی بۆی وەرگرتنی ئەو دەرزیانەوە ئەو نەخۆشیە کۆنە بوژابەوە زۆر قورستر بوو لە خودی ڤایرۆسەکە. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ دکتۆر هەرێم ستار پسپۆری نەخۆشیەکانی هەنا و سپاس بۆ بەڕێستان دووبارە. سپاس دکتۆر سپاس بۆ ئامادەبوونە. سپاس بۆ جەنابشتان.